ماوەی 5 ڕۆژە قەیران و کەمی غاز لە سۆران سەری هەڵداوە. هاوڵاتیان غازیان دەست ناکەوێت. ئێمە ئێستا لە یەکێک لە کارگەکانی غازین لە قەزای سۆران دیارە وەک پاسەوانی کارگەکە ئاماژەی پێداتن ئەمڕۆ هیچ بڕەغازێکیان بۆ نەهاتووە لە ڕۆژی پێنجشەممەوە قەیرانەکە سەری هەڵداوە. ئێمە لە بازاری قەزاکەش سوڕین ئەوانەی کەوا غاز فرۆشن پرسیارمان لێ کردوانیش بە هەمان شێوە ئاماژەیان بەوەداکەوە چەند ڕۆژێکە غازیان بۆ نەهاتووە هاوڵاتیان لە قەیرانێکی سەختدان لە نەبوونی غاز. وڵاوە دە دوکانە بگەڕێم ئێستا دوو بتڵە غازم پێ پەیدا نەبووە. ئەم هاوڵاتیە هاتووە غاز بکڕێ دەڵێ زۆربەی دوکانەکانی شار گەڕاوم کەچی بوتڵێک غازم دەست نەکەوتووە. پێیان بۆ زانینی هۆکاری کەمی غاز پەیوەندی بەلایەنی پەیوەندیدارەوە کرد کەچی ئامادە نەبوون لێدوان بدەن. هەوڕۆ بە تایبەتی هەوڕۆ دوینێ ئەوە سێ دوکانە بگەڕێم ئێستا غاز نییە بە مۆلۆمارێ ڕاستی زانزانم هۆکارەکەی چە چوویمە مەحمەلیش هەر غاز نەبووە هاتی مێرانەوە لەسەر جونیارا پێداهاتیم تا ئێرە هەچی دوکانی غاز فرۆ شاری غازمان نییە زا ئایا پاشەکەوتیان کردیا نایدەنە خەرچی نازانم هۆکارەکە چیە زاداوا لە حکومەتێکم ڕاستی بەو زستانەی ناکرێ بەبێ غازی خەرک بەو شێوەی ئینتیزار کەدا خۆ غازە بیان نابی. ئێستا هەر دوکانە چێری غازم نییە زانم مەسەلەکە چیە زاداوا لە حکومەتێکم مشورەچێ و خەرکەی بخوا ڕاستی بۆ زستانێک ناکرێت و بە بەرمینە نەوتەچی یان بە ئەوە چی برێ وەڵا من هەوڕۆ بۆ زستانی نفتم لەو خەرچادامی کردێ غاز نییە غازمان نییە ساپێن ڕۆژە غازمان نییە و گرانم نییە و زۆرش گەڕام دێنێ غاز نییە و هەشە بەس گرانە هەر نییە و ئێستا هاتنی غازی بگۆڕنی غاز نییە ئێستا ئەرێ وەڵا مایشمە بەس بە غازێکرێ ئێستا و غازش نییە بکەین. غاز پێداویستی سەرەکی هەرماڵێکە بۆ لێنانی چێشت سەرڕای ئەوەش لە وەرزی زستان زۆرێک لە هاوڵاتیان سۆپای غاز بۆ خۆگەرمکردنەوە بەکاردێنن. خەمساردی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان وای کردووە بەردەوام قەیرانەکان چەندبارە ببنەوە هەر لە گرانبوونی نەوت و بنزین و گاز تاوەکو دەگاتە قەیرانی غاز. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.